نون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك آمين. عزیزان و خۆشەویستان لە بەرنامەی ڕابردووە ئاماژەمان بە پێگەی خێزان کرد لە ئیسلامە. ئاماژەمان بەوە کرد کە قورئانی پیرۆز بایەخێکی زۆری داوە بە خێزان لە زیاتر لە 146 ئاەت ئاماژە بە خێزان ئەکا ڕاستەوخۆ یاخود ناڕاستەوخۆ. لە زیاتر لە 80 ئاەت خوای پەروەردگار باسی زەواج دەکا کە 60یان باسی زەواجی ئادەمیە جگەلەوەی کە باسی زەواجی تر ئەکا لە قورئانی پیرۆزە. بابەتەکەمان خێزانە کە خێزان پێگەیەکی گرنگی هەیە لە ئیسلامە، پێگەیەکی گرنگی هەیە لە کۆمەڵگەی مرۆڤایەتیە بە شێوەیەکی گشتی جگەلەوەی کە گەورەترین کاریگەری هەیە لەسەر تاک لەسەر کۆمەڵگا لە هەموو بوارەکانی ژیانە. ئەمڕۆ خێزان هەڕەشەی لێکرێ، ئەمڕۆ بە بەرنامە و بە تەشریعات لە جیهانە لە نەتەوە یەکگرتووەکان لە کۆمەڵێکی زۆر لە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و زۆرێک لە کەسایەتی دەسەڵاتدار لە زانکۆکان لەسەر هەموو ئاستەکان خێزان بە ئامان گیراوە. زۆر جێگەی سەرنجە بۆچی خێزان بە ئامانجەگیرێ. بێگومانین لەوەی کە ڕۆژ ئاوا خۆیان بەرەو حاڵەتێک لە ئینقیراض و لە نەمان ئەڕۆن. بۆیە دەرەنجامی ئەو حەداثەیە، ئەو نوێگەری کە خۆیان بانگەشەی بۆکەن گەشتونەتە ئەو ئاستەی کە لە دوو ڕووەوە ڕەنگە تووشی داڕمان بوو بێتن، لە ڕووی ئەخلاقیەوە، لە ڕووی دیموگرافیەوە، لە ڕووی ڕەوشت و بەها باڵاکانەوە و هەروەها لە ڕووی ڕێژەی دانیشتوانەوە. بە جۆرێکە لە ئەوروپا ئێستا ئافرەتێک 1.4 منداڵ بەرهەم هەیەنێ لە کاتێکا 2.1یان پێویستە بۆی ئەم وەزعەی ئێستا ڕابگیرێ. لە زۆر لە وڵاتانی ئەوروپا ڕێژەی مردووان زۆر زیاترە لە ڕێژەی ئەوانی کە لە دایک ئەبن. بۆیە چاریان ناچارە تەنها دوو حەلیان هەیە، یا گەڕانەوەیە بۆ ڕەوشت و بەها باڵاکان کە لە پەیامە ئاسمانەکانە وەرگیراوە، یاخود چارەسەریان ئەوەیەکە ڕێژێکی زۆر لە گەنجەکان لە وڵاتانی ڕۆژهەڵاتەوە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە خەڵکێکی زۆر وەکو پەنابەر وەربگرن و هەروەها جنسەی وڵاتانی خۆیانیان بنێ بۆ ئەوەی ژیان لەوێ بەردەوام بێ. داتاکان پێمان دەڵێن تا کۆتایی ئەم سەدەیە ئەگەر گۆڕانکاری نەکرێت لە ئەوروپا یەک لە سەرسەی دانیشتوان لە دەست ئەچێ. لە چەند سەدەیەکە بەرەو ئینقیراضی تەواو ئەڕوا. ئەمەش هۆکارەکەی ئەوەیەکە خێزان ئیهمالەکەن، دژایەتی خێزان ئەکەن، دژایەتی وە بەرهێنانی خێزانەکەن. ئەمە پێچەوانە و دژە لەگەڵ فیترەتی مرۆڤە. ئەبێ هۆکارەکە چی بێت دژایەتی خێزانەکرێ؟ ئایا ئینحراف نییە؟ ئایا لادان نییە؟ ئایا ئامانجی ئابووری لە پشتەوەیە؟ ئایا ئامانجی سیاسی لە پشتەوەیە؟ ئایا بۆ ئەوەیە کە جیهان وەکو خۆیان لێ بکەن؟ ئایا ئامانجیان ئەوەیە کە ملیۆنێکی یاخود ملیارێکی ئاڵتونی هەبێ وەکو مرۆڤ لەسەر زەوی ئەوانی تر دەربازیان ببێ بۆ ئەوی زۆر شەرەفمەندانە و شکۆمەندانە بژین لە ڕووی ئابووریەوە ئەوانی تر لە نێو بچن و نەمێنن. ئەمە و کۆمەڵێکی زۆر لە پرسیار هەڵەگرێت دژایەتیکردنی خێزان. خێزان بۆچی بە ئامانج ئەگیرێت؟ ئێمە خۆشحاڵین کە ئەمڕۆ لە خزمەت هەردوو بەڕێزان دکتۆر عەبدولکەریم مامۆستا ئیکرام کەریم داین بۆ تاوتۆکردن و توێژ سەبارەت بەم مەسئلە ئەم باس و خواسە زۆر گرنگە. جەنابی دکتۆر عەبدولکەریم، پرسیارێکی تەقلیدی، خێزان بۆ بە ئامانجەگیرێت؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان، درود و سڵاو لەسەر گیانی پاکی پێغەمبەر صلی الله علیه وسلم. زۆر سپاس بۆ ئێوە، سڵاو لە بینەرانی خۆشەویست. والله بەڕاستی یعنی جێی سەرسامبوونە، یعنی ئایا بەشەریەت بەم عەقڵەتی ئێستا بەم هەموو علم و بەم هەموو ثەقافەت و بەم هەموو فەلسەفەیە هەر فعلەن نازانێ خێزان گرنگە بۆ مرۆڤایەتی. ئەمەیە یعنی ئینسان سەرسامیەکە ئەلێرەوە دەست پێکە. یعنی کێ هەیە نزانێ خێزان یەکێکی سەرەکیە لە کۆمەڵگا بۆ پێگەیاندنی ئینسانی بەکەڵک و ئینسانی مرۆڤ دۆست و ئینسانی با بڵێن ئینسانی ئیجابی لە کۆمەڵگا. و ئێمە شەزانین یعنی زۆربەی ئەوانەی کە تاوانەکەن و ئەوانەی کە لا ئەدەن و ئەوانەی کە تووشی مخەدراتە بنیا تووشی جەرائیمە بنیا تووشی وەکو جاری پێش باسمان کرد لا سەرچاوکەی گەڕێت و خەلەلێک لە کاتی مناڵیە
یا لە ناو خێزانە یان محرومبوونی لە سۆز و ئەو جۆرەشتانە. باش لەگەڵەوەی کە ئەم هەموو شتانە زانن یعنی بۆچی دژایەتی فعلەن بۆچی دژایەتی خێزان نەکرێ لەسەر ئاستی یعنی لەسەر ئاستی نەتەوەی گرتووەکان، لەسەر ئاستی وڵاتان، لەسەر ئاستیمە یان پرسیارێکە حقت تاوتوێکردنی زۆری ئەوێت. من شخصی خۆم یعنی طبعا بەشەریەت ئێسێمە مافیای زۆرمانی هەیە، مافیای مخدرات، مافیای چەک، مافیای یعنی ئەمانەمان زۆر هەیە، معنای بەشەریەت بینی زۆری تایە کە شەڕەنگێزن، یعنی بۆ بەدەستێنانی بەرژەوەندی خۆیان گویان لێ نییە چی بەسەر بەشەریەتە دێن ئەوانەی کە مەسەلەن کە مخدرات بڵاوکردن لە ناو خەڵکیە بۆ بەرژەوەندی بۆ دەستکەوتێکی مادی خۆیانە یا مەبەستی تریان لە دواوای مەسەلەن یانوی هەندێک ملەتان بەنج بکەن یا ملەتانی خۆیان هەندێک ڕژێم ئەو شتانەکە یعنی بەشەر ئەوە بکات یا داهێنانی ئەم هەموو چەکە منافسە لەسەر چەک و تاجرەکانی بازرگانانی چەک و ئەم شتانە کەزان چەک یانی غەیری کوشتنی خەڵکی و من بلۆ خموشتەکە دروست دەکرێ مەسەن غەیری ماواقکردنی خەڵکی چی بەرەمهێنە کەواتیانی بەلامانەوە سێرنی ینی هێزەکانی شەڕ بەشەر ینی فعلەن بەشێک لە بەشەر ینی خەریکی شەڕ و خەریکی خراپەکاری و خەریکی وێرانکاری لە ناو مرۆڤایەتیە. بەڵام سێرەکە لێوایە کە وەکوتم ینی ڕێکخراوێکی وەکو نەتەوەیە گرتووەکان مەسەلەن تەبەنیەم شتانە بکات، با بڵێن یۆنسکۆ مەسەن تەبەنیەم شتانە بکات، وڵات زل هێزەکانی وڵات پێشکەوتوەکانی وەکو ئەمریکا و ئەوروپا و ئەمانە کە لە بواری ئەلم و تەکنۆلۆژیا و فەلسەفە و شتانەوە زۆر لە پێشوان. ئەمە بەڕاستی ینی جێی پرسیارێکی زۆرە و ئینسان ئەبێ شکاری زۆری بۆ بکە بۆچی واکەن ینی ئایا نازان وەکو جەناب ئاماژە بە کۆمەڵش ئێستا لە ئەوروپا خۆی لە ئەوروپا یعنی مهددن لە ناوچوون باسی ملیۆنە زێڕینەکە کرد ئەگەر وابێ وەزعوا براوە خۆ ملیۆنە زێڕینەکە لە ناو خۆیانە نابێ خۆنەوەی خۆیان نابێ هەلو ملەتانە بێ کە هینن کە با بڵێن کە زەواجەکەن و مناڵی هەن و هینە بەڕاستێمە یعنی ئەم مۆزعی غەرب کە ڕووی لێناوە خۆ زۆر کۆنیش نییە هەمووی ئەتوانی بگەڕیت و بۆ شەستەکانی سەدەی پێشوو لە شەستەکانی سەدەی پێشووە وردەوردە ئەم مەسئلەی جێندەر و مەسئلەی فێمینیزم و مەسئلەی ئەم لەم دوایانە مەسەلەی ترانسجێندەر و ئەم شتانە هاتوۆتەکایەوە مەسئلەی شوزوز و ئەم شتانە تەرشێکراوە ئەگنا پێشتر هەمووی بە تاوان بەهین لە خەڵم دراوە. بۆ لەم قۆناغا بەشێت بەم ئاستە گەیشتووە بەڕاستی جێی ینی منیش ئەروەڵە زۆر ئەوەی کە گرفتەکە لەوایە طبعاً کە خێزان کراوەتە کۆڵێکی قورس کۆت و بەندێ لە گردنی ئینسانەکانە زەواج کراوەتە زیندانیەک دایکایەتی کراوەتە کۆیلایەتی و عبودیەت لە نەزەری ئەوانەوە کە ئافرەت بە ئامانجە گیرێت بێگومان ئەمە لە غەربا بە ئامان گیراوە هەتا چەندێ ئەتوانین بڵین ئەمە تەدەخولی کردو و هاتووەتە نێو کۆمەڵگەی ئیسلامیەوە مامۆستا ئیکرام نفوزی کردو بۆ جیهانی ئیسلامی بە دڵنیاییەوە خۆ یانە و شەڕی کە لەگەڵ خێزانە ئەکرێ زیاتر سەحنەکەی ڕووی لە عالەمی ئیسلامیە چونکە لە غەیری عالەمی ئیسلامیە لە ڕاستیە گاپ و فەراغی زۆر لە ناو ئوسرەی ئەو مشتەمانی ترایە بەس لە ناو مشتەمە ئیسلامیە خێزان زۆر متەماسیک و زۆر بەهێز و هەدەفی خۆی بەردەوام بپێکێ یعنی لە ئامان جیهانی ئیسلامیە بە جیهانی ئیسلامیە بیر نەچی ئاخر ئەوروپا پێشتروانە بوو ئەوانش خێزانیانە بیان لەوێ دەستیان ڕاستە بەتاکی خێزانیان لەوێ ڕوخان ئێستا یانوێ لێرەش بیرڕ مەڵێ ڕاستە بەتاکی بەدڵنیایەوە دیانی ئەم سەحنەکە ڕووکراوەتە عالەمی ئیسلامی بۆ هەڵوەشانەوەی خێزان ئەلبەتە تەنیا خێزانیان مەبەزنی هەڵیوەشیان لە ڕاستە یان ئەمەی کە هەنێن لە منسیفینی خۆشیان و توانەکە ئەگەر ویستت حەزارەیەک بڕوخێنی بە کولی ئەبێ سێشتی هەیە بیڕوخێنی یەکەم خێزانی بڕوخێنی دووهەم
قودوەکانی بڕوخێنی، سێم نیزامی تعلیمی بڕوخێنی. خێزانی بڕوخێنی بەوەی کەوا ئافرەت کە دەوری سەرەکیە بینێ لە پەروەردەکردنا بێنیتە دەرەوە و ئەو ئیشەی کە لە ناو خێزانە هەیەی سوکی بکەیت، وای لێ بکەی بڵێ بۆ تۆ ئەبێ هەر لە ماڵابی، بۆ تۆ بەشداری براکان دەبی ئینتاج بکە لە دەرەوە. دەرهێنانی لە ناو خێزان بۆ دەرەوە یەکێکە لەو هەدەفانە کە خێزانی پێڕوخێنرێ. نیزامی تعلیمیش سوکردنی مامۆسا و مێنەی مامۆسایەتی و ئیمتیازی لێ بگریتەوە و مەعاش و بژێوی بخەیتە خەتەر، ئەوەش خۆی بۆ خۆی هەدەفێکی گەورەیە بۆ ڕوخاندنی نیزامی تعلیمی. ینی ئەبێ قودوەکانیش بڕوخێنێ، چونکە ئینسان چەند ئیدعای ئەوە بکاکەوە ئازاد بۆ تەحەڕوری کردووە ئیلا وەکو بڵێ ڕۆحی تەقلیدە تایە هەیە، کەس نییە ڕۆحی تەقلیدی تیانە بێ، یەکێ زۆر و یەکێکەم، یەکێ تەقلید وەشتی باشەکە، کە تەقلید وەشتی خراپەکە، تەقلیدی یاریزان نەکرێت، تەقلیدی عولەماکرێ. ئەسحابی پێغەمبەر کە جوانترین جیلی بەشەریەت بوون، تەقلیدی پێغەمبەری خۆیان کردووە ساسم لە قسەکردنا، لە عیبادەتکردنا، لە ڕۆیشتنا، لە دانیشتنا، لە خەوتنا، هەموو کەسێ و تەقلیدە ئەکا، بەڵام هەوڵ بدێت تەقلیدەکە وەک بڵێ زانستی بکە یا تەقلیدەکە بەرەو خەیبەری. تەقلی یعنی کوشتنی قودوەکان، قودوەی دینی ئەوەی سا زۆر بە وازەحی دیارە، هەر بە زینوەکانمان و نەوەساون، مردوەکانیشمان بۆ سووکەکە نەشکێنن. نایانەوێ کەس ئێستا مەسەلەن پیاوێکی وەکو سەلاحەدین یعنی سەیرەکەی بە کورد و بە عەرەب و بە غەیری کورد و عەرەبیش و هەر ئەیشکێنن بۆی کە قودوەیەکی وا دروست نەبێت لە ناو عالەمی ئیسلامی خەڵک چاوی لێ بکە. یعنی ئێسایەکی وەکو جۆرجی زەیدان یعنی منتەهای دەمپیسی هەیە بەرامبەر قودوەیەکی گەورەی وەکو سەلاحەدین، کە سەلاحەدین لە ڕاستیا ئیبن تەیمیە چۆن یعنی موسڵحێکی شامل و گەورە بوو، بەڕاستی سەلاحەدینیش هەمان موسڵحی گەورە بوو، لە زۆربەی زۆری مەیدانەکانی ژیانە ئیسلاحی کرد. دەی شکاندنی قودوەکان، قودوە دینیەکان یا قودوە فکری و زانستی و کۆمەڵایەتەکانی، تۆ سەرەکەی فترێک ئیش لە سەرەوە کرا کە شاعیرەکانی ئێمە ئەمیان بەهەتی و باس بدەنە قەڵەم و ینی پیاوێکی گەورەیەکو ناری بیت و بڵێ وەڵا بەچە باز بووە، یا پیاوێکی گەورەی وەکو مەولانە خەری تۆ بڵێ وەڵا کەسێکی قەومی و نازان متعەسیب و ئەوانە بووە. ینی شکاندنی گەورەکان شکاندنی ئەمە بەرنامەیە بۆ ئەوەی کە ئەم کۆمەلگا هەڵوەشێنیتەوە، چونکە خێزان بەڕاستیەکە هەڵوەشایەوە تۆ تربیەی مجتەمع سێ دەستگا لێی مەسوولە. یەکەم خێزان، دووەم قوتابخانە، سێم کۆمەڵگە. مناڵێک ئەگەر خێزان نەیتوانی پەروەردەیکە مەفروزە ئەو فەراغە مەکتەب بۆی پڕکاتەوە، قوتابخانە بۆی بکاتەوە، مامۆستاکان بۆی پڕکەنەوە. ئەمانەتێکە ئەدرێتە دەستی ئەوان بۆی کە لە ڕووە فکری و عەقلی و ڕۆحی و ئیجتیماعیەکەوە پەروەردەی بکەن. ئەگەر لە دەستی مەکتەبیش دەرچوو کە ئێستا فیعلنەوە تا ینی موامەرەکە بە ئاشکرا دیارەکەەوە نیزامی تعلیمی لە ناو میلەتی ئێمە چۆن وێرانەکرێ، دەی ئەو کاتە بێ مجتەماعەکە خەمی ئەفراتەکانی خۆی بخوا، دەی مجتەماعەکەش سەیرەکەی ئەو هەموو کێشە بژێوی و کێشە عیلمی و کێشە کۆمەڵایەتی بۆ دروستەکرێ، ینی ئەو کۆمەڵ بوونەی مجتەماعەکە سەرێکی هەمووی پەرتەوازەیەکرێ، کە خۆی مەفروزە ئێسا بڵین حیزب خەڵک کۆکاتەوە، کەچی سەرەکەی حیزب بووەتە سەبەبی تەفرەقە و بڵاوە پێکردنی خەڵک و شکاندنی خەڵک. لەبەرەوە مەسەلەی خێزان، هەدەف لە شکاندنی خێزان ئەوەیەکەوە لە ئەخیری مەتافە حەسارەی ئەو میلەتە بڕوخێنی و وای لێ بکەی ئەندامانی ئەو میلەتە هەمووی ببنە مەڕ و کۆیلەیەک دوای ئەو موامەرانە بکەون کەوا بۆیان دانرێ. دەستە خۆش. طبعا مامۆستایان لە کۆمەڵگەی کوردەواری خۆمانە یا لە کۆمەڵگەی ئیسلامیە بە شێوەیەکی گشتی
لەگەڵ ئەوەیە کە ئێستا ڕێژێکی زۆری پارەی بۆ سەرفەکرێت لە ڕێگەی یاساکانەوە، لە ڕێگەی تەجیع و هەندانەوە، لە ڕێگەی هەڕەشەی سەپاندنی سزای ئابووری و گەماروی ئابوووریەوە ئەگەر یاساکان جێبەجێ نەکرێ. بەرگریکردن بۆ نمونە لە شدودی جنسی و هەروەها لە جێندار و هەروەها لە کۆمەڵێک شتی قێزەون. لە ڕابردووە کۆمەڵێک مؤتەمەرات گیراوە، لە پەکین گیراوە، لە جاکارتا گیراوە، لە قاهیرە کراوە گیراوە. ئەمە سەدان جار کەلیمەی جەندەر بەکار هاتووە لەم دەستەواژانە بووە لە مؤتەمەرەکانە. یعنی هەندێک تەوسیاتی هەیە ئینسان کە تۆزی ئەخلاقی تیابێ خەریکە لە پێستەکەی خۆی بێتە دەرەوە. جیهانی ئیسلامی مستهدەفە، خێزان مستهدەفە بە دڵنیاییەوە. کە بۆچی مستهدەفە؟ ئەوە ڕەنگە زۆر شت بگرێتەوە. بۆ نمونە یعنی تۆ کاتێکە دقەتەگری دیراسەیە کراوە لە جەزائیر. جەزائیر دوای 132 ساڵ داگیرکرانی لەلایەن فەڕەنساوە. لە دوای ئەم 132 ساڵە ئەم شعبە خۆی گرت و پێوتێ وڵاتی خاوەنی 1 ملیۆن شەهید. دوایی کە دیراسەیان کردو هۆکار چی بوو کە خۆیان گرتووە؟ هۆکار دایکان بوون کە مناڵەکانیان پەروەردە کردووە، ڕوبەڕووی داگیرکەران ببنەوە، دژیان بوەستنەوە، چۆک دانەدەن، نەسوێن، شکست نەخۆن، بەردەوام بن لە مقاومە. ئەوە خۆیان کە دراسیان کردووە گەشتنەوەتە ئەو نەتیجەیە. ئێستا لە کەرتی غەزە لە فەڵەستین ئەوەی کە ڕوئەیە، ئەم هەمویان لێ شەهید دەبێ، ئەم هەموو تەرحیل دەکرێ. نزیک بە 7 ملیۆنیان ئاوارە و دەربەدەرە بە وڵاتانە. ئێشتا سەرگەرم و سەرقاڵی مقاومەن کە دیراسا کرێمە دایکانن، ئەمە خێزانە پەروەردەیەکات. بۆیە ئەم دیوارە وەکو ئەوە تێ پێویستە بشکێندێت، پێویستە کەسێک بەرهەم بهێندێ ئەم کەسەکە خێزان بە کۆتوبند بزانێ بەرامبەر بە ئازادی خۆی و گەشتن بە حەز و خواست و ئارەزۆکانی خۆی. مرۆڤێک پەروەردە بکەن تەنها لە دەوری خۆی و شەهەوات و ئارەزۆکانی خۆی بخولێتەوە. لە جیهانی ئیسلامی خۆمانە ئەتوانم بڵێین کە ڕەنگە هەندێک پاسا و درابێ بە دەستەوە. بۆ نمونە ئێمە ڕەنگە کۆمەڵی یاسا و تشتیعمان هەبێت لەکە یاساکەم بەرهەمی زانایانە بۆ سەردەمێک بووە، ڕەنگە هەتا ئێستا ما بێت و هیچ گۆڕانکارێکی بەسەرا نهاتبێ. مەسئلەی عنفی ئوسەری، ئەم تونند و تیژی خێزانی کە لە جیهانی ئیسلامیا هەیە، ڕەنگە ئەوان هەندێک نقاتی زوعفیان دۆزی بێتەوە بێن لەوەوە بێنە ناوە بۆ جیهانی ئیسلامی لێبانوێ. بۆ نمونە جگە لە عنفی ئوسەری زۆری ڕێژەی تەلاق، پاشان تەکالیفی خێزان کە تەکالیفی خێزان ینی ئەم گەنجەوا لەکە کە خێزانداری لە بەرچاو بخات، ژن نێنێ وەچەونەوە نەخاتەوە، یعنی بە جۆرێک لە جۆرەکان ڕاکە لە هەڵگرتنی گیانی بەرپرسیارەتی. ئەتکرێ بڵین خۆشمان ڕەنگە لە جیهانی ئیسلامیا جۆرێک لە لاوازیمان هەبێ یارمەتی دەربین بۆ ئەو حاڵەتە، بەڵام ئەکرێ هەتا ئێستا بزانین ئایا خێزان هەتا ئێستا خۆراگرە؟ ئایا خێزان بە تەنها خۆی جەنگێت؟ ئایا بە خێزان بە تەنها خۆی بەرگری لە خۆیەکە؟ ئایا وەزیفەی دەسەڵاتدار، وەزارات، کۆمەڵگەی ڕێکخراوی مەدەنی، مامۆستایانی ئاینی، وەزارەتی ئەوقاف، ئایا ئەمە چ ئەرگێکیان لەسەرشانە بۆی کە بەرگری بکەن لە خێزان و خێزان پارێزن؟ جەنابی دکتۆر عەبدولکەریم، سەبارەت بە خۆراگری خێزان، بەرگری خێزان کە بە تەنها خۆی ئەجەنگی و ڕوبەڕووی ئەو هەموو فشارە بۆتەوە، لە چه ئاستێکایە ئایا بەرگری خێزان بەتابەت لە جیهانی ئیسلامیە؟ بەڵێ طبعاً جەناب ئاماژە بە هۆکارەکانی یا ثەغەرات یا با بڵێن ئەو کەلێنانەی کە لێوەی دێنە ناو عالەمی ئیسلامیەوە یا ناو خێزانی موسڵمان و ئاماژەت بە مەسەلەی تەلاقدا ڕاستەکە من لەویانە کەمە ئیجازە بە مخالفم لەگەڵتە تەلاق ئێستا زیایی کردووە. دوای هاتنی ئەو مەسەلەی فەمینیزم و مەسەلەی جێندەر و مەسەلەی مافی مرۆڤ و مافی ئافرەت و ئەو چەمکە لە مەفاهیمانەی کە هێنراوە لەگەڵ خۆیانە بە ناوی مافی مرۆڤ و یەکسانی و فێمینیستی و ئەم شتانە، ئەمەیە تەهدیدە، ئەمە یەکێکە لە هەڕەشەکان بۆ سەر خێزانی بۆ سەر خێزان بەعام، یعنی تەلاق دەرەنجامە نەکۆکار طبعاً دەرەنجامە. یعنی تۆ ئێستا مەسەلەن 100 ساڵ لەمەوبەر نسبەی تەلاق زۆر کەم بووە، بەس خێزانی لاواز کردووە. بەس بۆچی تەلاق کەم؟ بۆ خەڵکی ینی ئەحساسی بە مەسئولیت کردووە. عەبدولوهاب مەسیری قسەیەکی زۆر جوانە کاڵێ لە ئەمریکا، ینی
لەم قۆناغەیە ینی دوای ئەوەی کە جێندەر بڵاو بوویەوە مەسئلەی جێندەر و مەسئلەی فێمینیست و شتانە ئەڵێ ینی خەڵکی لەسەر فەردانیەت پەروەەر دەکرا لە جهتی ئەوەی مەسئلەی ئوسرە باەخ بە ئوسرە بن باەخیان بە فەردانیەتدا ینی تاکە کەسێتی ئینسان اینجا لە جهتی مەسئولیت هەڵگرتن خەڵکیان لە جهتی و لەسەر مەسئولیت هەڵگرتن بەخێر لەسەر لەذە ینی لەسەر چێژ المهم ئەوە تۆ چێژ بەدەستبێنی نەک مەسئولیت هەڵبگری کۆمەڵی مەفاهیم ینی کۆمەڵی مەفاهیم هەیە لەگەڵ خۆیانە هێناویانە ئەم مەفاهیمانە یعنی کەفیلن بەوەی کە فعلەن خێزان هەڵوەشێنێتەوە مەسەلەن تێڕوانینی ئافرەتی ئێستا بۆ پیاو بۆ ئێمە قورئان باسی پەیوەندینیان پیا و ژنەکە بەچی تعبیری لێکە وجعل هەم جاری پێش باسمایان بە ئاەتێک لە ئاەتەکانی خوایە زەواج و باسی سەرچاوی سەکینە و ئارامیە بۆ ژن و مرد بۆ پیا و ژن و هەروەها یعنی خواست حتا ئەفەرمێ مەوەدە و ڕەحمە لە بین تاناهینەکە حتاڵێ مەوەدە ینی جاری پێش ئاماژەمە پێدا ینی مەوەدە گەورەتریشە لە مەسلەی ڕەحمە شتێکە علاقی بە پەیوەندی نێوان هەردوو لایەنەوە هەیە ئەمە تێڕوانینی خەڵکی بوو بۆ مەسلەی خێزانداری بەس خۆ هەمووتان وتان بیستوە کە جارێ نەفرێ چێ بەلای عومەری کوڕی خەتاب ڕزای خوا لێبێ ئەڵێ یا ئەمیر المؤمنین ئەمەوێ ژنەکەم تەلاق بم ئەڵێ بۆ ئەڵێ خۆشم ناوێ ئەڵێ بۆ إلا على الحب تقام وهل تبنى البيوت على الحب تقام يعني ماڵان تەنها لەسەر خۆشەویستی تەنها خۆش بێ خۆش ئەی مەسئولیەت ئەی تۆ باوکی مناڵەکانیتی مەسەلەن خزمەت دەکا هینە یعنی ئەمەی ئەم کۆمەڵ مەفاهیمانەی کە هێنراوە ئەمڕۆکە تەبەنمانە هەمووی طبعا ئەوروپا شوێنە بێ خێزانی ئەوروپا پێشتر هەڵەشاو بوو بێت لە دوای ثەورەی سناعیەوە کە ئافرەتێن ڕایە دەرەوە و ئیش بە ئافرەت کراو تەم خۆشتان نزان هەموو ینی هینێکی کەمیان پێدرا ینی خەرجێکی کەم بوو معاشی کەم یا ڕۆژانەی کەمتر ئەرکی ئیشی زیاتر پێویستیەوە کرد طبعا ڕازیان بکەن بۆی کە بێنە دەرەوە ئەمانە هەموو یعنی من وەکو چۆن ئاماژەم بە توجاری بە بازرگانانی چەک و بازرگانانی تلیاک و مادە بێژوکەرەکاندا ئەماش فعلەن پێچێ فیئەیەک هەبێ ینی معاملەیەک جێدگەلێک پێ هەڵەسن بەشەرێت یعنی ئێمێستا هەموو ئەخوێنەوە کە هەموو ئەبینین باسی سەرۆکەکانە کرێت کە هەموو زۆرێکیان ئەندام لە ماسۆنیە تا زۆرەکە ئەندام لاندێ لە ڕێکخراوی زۆر دژ بە مرۆڤایەتی ینی لەبەرەوە فعلەن خێزانی موسڵمان ئەمڕۆکە یان ئەو پرسیاری ئاماژەی مامۆستاکران بکە ئایا ئەمە خێزانی موسڵمان موددە خێزانی موسڵمان جەناب ئاماژە بە هەندێک خاڵدا مەسلەی بەکارهێنانی هێز بەکارهێنانی سندوقی بانکی دەولی بەکارهێنانی قەرز مەسەلەن بەکارهێنانی یعنی UN مەسەلەن استفادەکردن لە مەسلەی مافی مرۆڤ و بە بیانی و مافی مرۆڤ بە بیانی دیموکراسیەت و اینجا فەرزکردنی مؤتەمەری سیدا و فەرزکردنی نەتایجی مؤتەمەری سیدا ئەمە هەمووی چەک ناکە بەس پێتەڵێ ئەگەر ئەوە نەکەی ئەوە بۆ ناکەم فەرزێکە یعنی حکومات ئەمڕۆکە بەشێک زۆر لە حکومات چونکە سیادیان لە دەستداوە کەوتنەوەتە ژێرکاری گەری هینە چونکە زۆر خاصن حکوماتی عالمی ئیسلامی چونکە تعبیر نین لە ملەتانی خۆیان پێویستیان بۆ هەیە لە دەرەوە مسانەدە بکرێن و پشتگیریان لێ بکرێ لەبەرەوە ناچارن ملئەن بە زۆرێک لە داواکاریەکانی ئەو وڵاتە زلهێزانە بەرپاکردنی ئەجندەکانیان لە کۆمەڵگەی خۆمانە ئێستا ئێمە ئیزافە بۆوانە مەسەلەن مەسئلەی ئیعلام تەکنۆلۆژیا ئینتەرنێت چۆتە هەموو ماڵەکانەوە یعنی ئەفلام کارتۆن خۆتەزانی بواری تەمثیل بواری سینەما ئەم بوارانە ینی زۆر برە و بە با بڵێن هاوڕگەز بازەکانەکەن سەر ئاستی عالم یعنی نەکەرەوە یعنی سەر لە ئەوروپا لە ئەمریکا ینی ئەگەر کەسێک ماوەی لەمەوبەر گەنجێک لە فەرەنسا بوو لە یەکێ لە وڵاتانە بوو فانلێکی لەبەر کردبوو نووسی بوو جێندەر تەنیا نێر و مێیە لەسەرۆ گرتیان و تەکلیف عقوبەت ڕەنگە بیست بێتتان کچێک مەسەلەن لیان هین کردبوو
لە مەکتەبە ئایا مەسەرەن تۆ ئەم شتە بەدڵە ئەم نارزای دەربڕی بوو وەکو نەخۆش تەماشاکرا خۆتان زان ینی لە غەربا محاسبی دایک باوک ئەکرێت ئەگەر بێت و بە مناڵکانیان بڵێن جێندەر خراپە یا ترانسجێندەر جنس گۆڕین شتێکی خراپە یعنی لە غەربیش خۆشیانە لەناو خۆشیانە ئەرهابێکی زۆر ئەرهابێکی فکریە ئەرهابێکی سیاسی یا هێنکردنی دژایەتکردنی حڕیات لەو بوارەوە زۆر بە شێوێکی وازحوین ئەکرێت ئەینجا یارمەتیدانی هاوڕەگەز بازەکان یارمەتی دیعای بۆکردنیان بە ناوی تەدەخولیان لە شوێنی وڵاتان سەبارەت بۆ باسە بە ناوی وڵا پارێزگاریکردن لە کەمایەتەکان ئەلمەن ئەنەوە سەدان کەمایەتی هەیە کەمایەتی نەتەوایەتی کەمایەتی ئاینی لە وڵاتانە ئەچەوسێنرێ و ئیباداکردن وەکۆی غەزە مەسەلەن وەکۆی بۆرما مەسەلەن لەسەری نایەنە جواب یعنی بە هەموو هینەکان هەوڵە دەنیان ئێمە گەر بێت و ئاگامان لە ماڵ و مناڵ و هینی خۆمان نەبێ ئەوان ئیش لەسەر من تۆ ناکەن ئیش لەسەر مناڵەکانمانەکەن بڕۆ بزان مەسەن لە یوتیوبە لە تیکتۆکە مەسەن لە ئینستاگرامە لەم شتانە لەم تۆڕە کۆمەڵایەتیانە لەم وەسایلی تەکنۆلۆژیا چی پێشکەش بە مناڵانمانەکەن حتا لە مەدارس مەناهجی من گوێم لە حوارێکی هینە کرد کۆمەڵی مامۆستای ئافرەت لە ئەردەن باسی ئەردەنیانە کرد کە هێشتا ئەردەن زۆر باشترە زۆر وڵاتی تر باسی مەناهجی تعلیمیە کرد چۆن هەر لە مناڵیەوە یعنی مەسەلە ئەم مەسەلەی هاوڕەگەزبازی و مەسەلەی فێمینیستی و مەسەلە ئەم شتانە چۆن برەو پێدان چۆن دەوری وەک مامۆستاکرام ئاماژەی پێدا چۆن ڕۆڵی ئافرەت یعنی ئەگەر لە ماڵە ئەیش بکا بچووکێکەکەنەوە چۆن ڕۆڵەکان عەکسەکەنەوە یعنی ئەیانوێ ڕۆڵی ئافرەت بن بە پیاو لە ماڵەوە ڕۆڵی پیاو بن بە ئافرەت و یعنی ئەمە هەمووی یعنی لە هەموو لایەکەوە با بڵین لە هەموو گۆشەنیگاکان و بۆ مەسەلەکە چن بۆی فەلەن خێزان هەڵۆشێنە و تێکی بن و بەسەری وەکوونەی طبعا سەبارەت بە خێزان ئێستا کە لە جەندەرا باسەکرێ کە پێوتە نوعی ئیجتیماعی ئێستا وا جۆری کۆمەڵایەتی کە ڕێن خێزان تەنها لە نێر و مێ پێک نەهاتووە بەڵکو بەداخەوە نێر و نێر مێ و مێ نێر و مێ خۆی دیارریەکە نێر لەگەڵ ئاژەڵێکە ئاژەڵێک لەگەڵ ئافرەتێکە پیاوێک لەگەڵ دومیەیەکە لەگەڵ بووکەلەیەکە بووکەڵەیەکی نێرینە لەگەڵ ئافرەتێکە بەداخەوە گەیاندوێنێتە ئەو ئاستی کە سەرۆکوەزیرانی سربیا هاوڕەگەزێکی خۆی هەڵبژێرێ لە لۆکسمبۆرگکە ئافرەتێک هاوڕەگەزێکی خۆی هەڵبژێرێ لە ئێرلەندا لە هەندێک شوێنی تری جیهان کە ئیتیحادی وڵاتان کە کۆ بنەوە سێرەکەی پیاوێک لەوی و دێتە پێشەوە و هاوڕەگەز بازە و ئەم جۆرە ئوستوبانە بەکارهێنن وەڵحاصڵ هەتا ئێستاش نازانی ئەمە سیاسیە ئایا دیموگرافیە ئایا ئامانجیان لە خێزان چ شتێکی لە پشتەوەی ئایا ئابوووریە کە ئەمەش زۆر هەڵەگرێکە ئامانجێکی ئابووری لە پشتەوە بێ خەڵک تەنها بخوا بخێ و ئارزۆکانی خۆی جێبەجێکە و پەیوەست نەبێ بە هیچ سیستم و بە هیچ مەنزومەیەکەوە و بتوانێت ژیانی خۆی بۆ شێوازە بکە بەس گرنگ بۆ ئێمە مامۆستا ئیکرام لێرە ئەوەیە ئایا عناصری قووەت و هێزی بەرگری لەلایەن خێزان لە جیهانی ئیسلامیا خێزانی مسلمان ئایا چی بکە بۆ ئەوی بپارێزرێ بۆ ئەوی خۆی بپارێزێ ئایا هەتا ئێستا ئەم خێزان خۆی گرتووە بە شێوەیەکی ئامەڵێن ڕەنگە هەبێ لە بەریەک هەڵوەشابێ ڕاستە فشارەکان زۆرن بەس لە جیهانی ئیسلامی هەندێک وڵاتانی شەرقیش بێگومان وەکو رووسیا دش بۆ حاڵەتی جەندەر و هاوڕەگەزبازی ئەو جۆرەشتان وەستانەوە هەندێک دەنگش هەیە دەنگی بەڕێز لە ئەوروپاوە لەسەر ئاستی کۆمەڵێک لە بیرمەند کۆمەڵێک نووسەری بەتوانە کۆمەڵێک مامۆستا کۆمەڵێک توێژەر و بیریار هەندێک ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئەوانش دەنگێکی زۆریان لێ بەرز بۆتەوە پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا خێزان لە جیهانی ئیسلامی هەتا ئێستا توانیوەتی سموت بکا و خۆی بگرێ و هۆکارەکانی خۆڕاگری خێزان ئەبێ چی بێت الحەمدولله تا ئەمڕۆژ و کاک دکتۆری شاریتیان لە تقریبان لە شەستەکانەوە بە چڕ و پڕی موامەرات دەکرێت بۆ هەڵوەشانەوەی خێزان بۆ ئەوەی کەوا فەوزایەک دروست بکرێ ئەم فەوزا بە تعبیری خۆیان لە ناو فەوزا خەلاقا ئەوان موامەراتی خۆیان جێبەجێ بکەن بۆی ئەڵقە لە گوێ بگرن و بۆی ئافرەت بێنە دەرەوە بۆی ئەلمویم ئەو سێ
هەدەفەیان تا لە ئەخیرە ئەو حەزارە ئیسلامی کە جێگەی شانازی مسلمانانە بەگشتی و ئێساش جێگەی شانازی ئەحراری عالەمیشە بەڕاستیانی کە باسی ئەو ئینسانە ئازادی خوازانان باسی پاک و تەمیزیەکەن زۆر معجبن بەو سیستەمەیەکی ئیسلام دایناوە پاک تەمیزی بەڵام لە ناو خۆشمانایە بەگاڵتە و پێکەنینواڵێ ئەمە چییە 12 مجەڵەدی نووسیوە لەسەر تارت بیعاقڵ ئەوان جێگەی یاجابیانە شتانە پاشان خۆ ئەو مۆزوعە بەو شێوەش نییە کە تۆ ئێڵێ بەهەرحاڵ مسلمانان یا مجتەماعاتی ئیسلامی ئەلحەمدولیلا تا ئێستا خۆیانیان گرتووە بەس بۆ زیاتر خۆگرتن من وازانمە چەند شتێکی مەفروزە تەرکیز بکرێتە سەری یەکێک لەو شتانەی کە تەرکیز بکرێتە سەری ئەم قیەمە ئیسلامیانی کە ئێمە هەمانە بۆ مجتەماع ضرورە زۆر ئەم مجتەماع زۆر پێویستی بەمە هەیە جاسم سوڵتان ینی مفەکر و بیرمەندێکی گەورەیە لە ڕاستیە باسی مەراحیلی قیەم ئەکات تا ئەبێتە قیمە و ئیتر ئەو قیمەتە ئەو بەها گەورە لە ناو مجتەماع مەفروزە بە هەموو شوێک بپارێزرێ ئەو ئەڵێ چەند مەرحەلەیەک ئەبرێ قیەم تا ئەگاتەوە یەکەم شت قەنەعەتێکی عەقلیە بۆ ئەو قەزیە جەدەلێکی با بڵێن فەلسەفی دروستەکە لەسەر ئەو فیکرەیە ئەو قیمە بە مناقەشەیەکی زۆر خۆی لە هەڵی ئەسەنگێنێ ئەبێتە قیمەتێکی شخصی بۆ خۆی لای خۆی و قیمەتێکی شخصی مەسا ئوسرە بڵێن قیمەیەکی گەورەیە بە مناقەشە فەلسەفیەکەی گەێنتەوەی کەوا فعلەن ئەم ئیتر دەسەگرێ بە خێزانەکەەوە ئەم ئیتر تاکید لەسەر خێزانەکە زۆرەکە وای لێ دوای ئەو ئەم قیمەکەمە بوو بە قیمەیەکی شخصی سەر لە نوێ جەدەلی جەماعیەکرێ لەسەری ضرورەتی ئوسرە نەمانی ئوسرە چەند خەتەرە چەند وەک بڵێ مایەی بە قوڕابردنی بەشەریەتە ئەگەر ئوسرە نەمێنێ دوای مەرحەلەی دووەمی ڕوا بە قیمەیەکی جەماعی ینی قیمەی جەماعیە قیمەیەکی مجتەماعی دوای ئەوە کە مجتەماعەکە کەوتەوەی کە ئوسرە ضرورە ئیتر ئەبێ ئیجراعاتی بۆ بکرێت ئەبێ وەک بڵێ قانون دابنرێ بۆ پاراستنی ئوسرە و ئیجراعات بکرێت لەو کەسانەی کە تهدیدی ئوسرەکەن مێشی دەوڵەتە ئەمە ئیشی دەوڵەتە ئیترە و کاتە بێتە قیمەیەکی مجتەماعی ئیجراعات دائەنرێ قانون هەر کەس خلافی ئەو قانونە بجوڵێتەوە بێ ئیجراعاتی لەگەڵ بکرێتن ئەو ئیجراعاتانەی کەوا عوقەلای ئەو مجتەماع پێی هەڵەسن ئیتر دوای ئەوە کە بوو بە قیمەیەکی مجتەماعی بەهایەکی گەورەی کۆمەڵگە ئیتر لە خەتەر ئەپارێزیتر ئەوە ئێستا لای ئێمە لا ئەزال وەک بڵێت چۆن ئەڵێ ئیتفاقێکی بێ ئیجتیماع بێ ئەوەی ئیجتیماع کراوەسەی ئەم ئیتفاقەیە کە هەموو موسڵمانێک هەموو دڵسۆزێک دیفاع لە ئەم قیمە ئیسلامیەکە کە بڵێ خێزانە یعنی ئەوە یەکێکە لەو شتانی کە ئەبێ ئێمە هەوڵ بین ئەمە باسکەین لە ناو خەڵکە و دلیل بێنینەوە لەسەر قووەتی و پاشان دلیل بۆ ڕەتکردنەوەی ئەوەی کە هەوڵ ئەدا تادی لەسەر ئوسرە دروستکە دوو بەڕاستی لە ئیسلامە کە خێزان دانراوە بە بەهایەکی گەورە و دانراوە بە هەدەفێکی شەرعی گەورە ئەمە بە ئاسان یعنی بڵێ وەکو جەنابەت فەرموود ئەو دەیان ئاەت لەسەری هاتووەتە خوا دەیان ئەحادیسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتووە دەیان کتێب و سەرچاوی گەورە گەورە لایەن عولەمای ئیسلامیەوە لەسەر ئەمە نووسراوە تا ئەمڕۆژ مختصر هەدەف لە ئوسرە ئەمەیە کە یەکەم ئەمریکا فەرمووی ئەو مەوەدە و ڕەحمەت و سۆز و عشق و خۆشەویستی کە لە بینی ژن و مێرد و یا ئەو دوو جنسا هەیە بەرجەستەیەکە لە خێزانە بەڵێەوە خۆ هەدەفێکە تاکە هەدەف نییە لەوانەیە ینی خەڵکانێکی تر کە لە مەدرسەی وەحیوە یا بێبەشن لەم قوتابخانەی وەحی ئیسلامیەوە ئەمە نەزانن قیمەتی ئەم شتە چییە لەوانەیە هەروەکو لە شوێنێکە ینی شتێک جارێکیان بوو باسی عەقڵ و شەرع کرا عەقڵ و نەقڵ شخصێ وتی جوان بۆ قسەکەی وتی من وا ئەبینم کە هەم لە شەرعە هەم لە عەقڵە
مجموعەیە فەراغاتی زۆر دانراوە خوا دایناوە عقل ناتوانێت بە تەنیا مجتەمەعات بەرێ بەرەو کە ئاسوودەی و بەرەو هەتا چێژ بدنیش دینیەت ئەو فەراغانە پڕەکاتەوە هاکەزا لە ناو شەرع و نەقلیشە مجموعەیە فەراغات خوا بە عەمدی دایناوە بۆی عقل تەمەڵ نەبێت و عقلیش ئیش بکە مەسە بۆ نمونە ئاياتی قورئان محکەم و متەشابیە بۆی عقل لە ناو متەشابیهاتە بەردەوام بجوڵێ ئیزافە لەسەرەوەی کە ئیجتیهاد لە ئیسلامە دانراوە کە ئەجری لەسەر دانراوە و تەقلیدیش مەمنوع کراوە لە هەموو کەسێ هەتا هەنێ لە عولەمای ئیسلامی لەوانە عولەمای با بڵێن مەذهبی ئەشعەریەتیش بە حرامی ئەزانن ئینسان تەقلید بکە لە عەقیدە بەجائیز ئەزان تەقلید بکە لە فقه چونکە هەموو کەسێ ناتوانێت بکە بەڵام لە عەقیدا مەمنوعە نابێت کەس تەقلید بکە ئەبێ ئیجتیهاد بکە بۆ عەقلی کەس نابێت تەمەڵ ببێ يعني یەکێ لەو شتانە محەممەد قوتب بۆ ئەزانمە ئەگەر بە هەڵان نەچوبوون لە کتێبی معرەکەت و تەقالید ئالەوێ باسەکە ئەڵێ هەتا حیواناتیش حاڵی بوون لە با بڵێن جوود بوون لەو سێکسەی کە ئەیکەن حاڵی بوون کە هەدەفێک ئەبێ بێ لێم سێکسە غەیری چێژبردنەکە ئەوی چییە هەدەفەکە نەوەخستنەوەیە و تەزویری ژیانە بەنەوەی تاسە و داهاتوو ئەتاڵێ ئەگەر دوو حیوان مراقبەی بکەی وەکو دەرکەوتووە لە کاتی زاوزیا مینەکە ئیفرازێ دەرئەکات ئەچێتە سەر زێی بۆنێکی تایبەتی هەیە نێرەکان بۆ لای خۆی سەحبەکە کە سەحبی کرد هەموو لێی کۆ بنەوە ئیتر بەختی خوانەوە تاقیەکەنەوە تێ ئەڕوا ئەویان کە سێکسەکە کە تۆکەی گاندە ڕەحم و مناڵەکە دروست وڵێ ئیفرازێکی تر دەرەکە هەمێنە بۆنێکی تایبەتتری هەیە کەەوە هەموو نێرەکان تێگەندەوەی کە هەدەفەکەی ئێوە هاتە دی کە چییە دروست بوونینەوە یعنی هەتا ئەوانیش بەڵام ئێسا سیرەکەی یەکێ لەو شتانەی کە لێی ئەدەنەوەی زەواج ینی حەسرەکەن لەوەی لە چێژبردنە وەکو شاردیدا ینی لە ئیسلامە چێژبردن هەیە بەڵام هەدەفی گەورەتر هەیە زەواجێک لە هەدافەکانی زەواج لە ئیسلام بەڵێ چێژبردنە مەوەدە و ڕەحمەتە بەڵام نەوە خستنەوەش یەکێکە لە هەدەفە گەورەکان ئەوە ئەو فراغە گەورەیە لە عەقلی خەڵکا دروست بووە دوور لە دین حرەکەتەکە کە سەیرەکەی تەنیا زەواج بووە لەزەت ئەبا تاوای لێ سەیرەکەی تەمەنی لەدەست دەرەچێ کە لە دەستی دەرەچێ و کاتەیتە قڕ ئەپێوێکە هەموو شتێکم لە دەست دەرچوو ئێکاکە ئەو فراغانێک کە لە عەقلا دروست بووە ڕێگە بە دین با پڕیکاتەوە بوت بەو شێوەیانی ئەتوانێ وەزیفەی عولەما ئەم قیەمانە بگەێنێ بە خەڵک دیفاع لەم قیەمانە بکە بیسەلمێنێ وە بەعەکسەوە ئەوەی کە بەرامبەرم قیەمانە ئەوسێ هەوڵ با بیرڕمێنێ و بیرڕوخێنێ بە ئەدیلەی عەقلی و ناقەشاتی مەنتیقی ئێمە لە جیهانی ئیسلامیە پێویستیمان بە کۆمەڵێک دامەزراوەی استراتیژی هەیە کە ئیحسائیاتان بۆ بکە کە دیراسی قوڵمان بۆ بکات تەنها سەرژمێری و داتا ئەو جۆرەشتانە نەبێ کێشەکان دابنێ و دیراسی بکات توێژنەوەی لەسەر بکە کۆمەڵێ چارەسەرمان بۆ دابنێ ئەمە ئەرکی دەوڵەتە کە ئاسێ بە ئەنجامدانی ئەم کارە لەسەر ئاستی توێژەران نووسەران بیرمەندان لەسەر ئاستی توێژینەوە لە زانکۆکان بۆ ئەوەی کە هەر چۆنمان کردووە ئێمە دەست بگرین بە خێزانەوە چونکە لە ڕاستیە ئەگەر بەم شێوازە بڕوا ڕەنگە لە دەست دەوڵەتش دەرچێ کە جیهان ئەبێتە گوندێکی بچکۆلە ئەولەما خەریکە ئەم مەفهومە ئەچێتە نێو هەموو ماڵێکەوە وای لێ هاتووە تێکەڵاویەک دروست بووەکە ڕەنگە لە ئایندەیە بتوانین بڵێن خێزانش ئەو کاریگەری لەسەر نەوەکانی خۆی نەمێنێ پێویستمان بە دیراسەیە لە بواری زەواجە پێویستیمان بە دیراسەیە لە بواری عونفە پێویستیمان بە دیراسەیە لە بواری قەورە کچیە لە ڕێژەی ئەو کەسانی کەەوە ژن ناهێنن هەتا ئێستا عزوفیان هەیە لە ژنهێنا بۆچی دوورکەوتنەوەتە لە ژنهێنان پرسیارێکی تر لێرە سەر هەڵەیە جەنابی دکتۆر عەبدولکەریم پرسیارەکەژەوەیە ئایا خێزان کەفەوتێ بەدیلی هەیە لە ئەوروپا خانی بەسەڵات چوانیان داناوە دایانگەیان داناوە باخچەی منداڵانیان داناوە
طبعا لێرەش ئەو حاڵەتانەمان هەیە کە زۆر بەداخەوە لە جیهانی ئیسلامی لە کۆمەڵگەی کوردەواریە کۆمەڵگەی مسلمانانە خانەی بە ساڵات چوان هەبێ کە جاری وایە هەندێک مقابلا بینی باوکێک لەسەر شەقامە دایکێک لەسەر شەقامە چەندین کوڕونەوەی هەیە ئینسان خەریکە لە پێستی خۆی بێتە دەرەوە ئینسان هەست بە خەجاڵەتیەکە لە کۆمەڵگەیەکی ئاوایە خەڵکێک هەبێ بەو شێوەیە دایک و باوکی خۆی ئیمالکە لە کاتێکا ڕێزگرتن لە دایک و باوک لە سەمیمی دینەکەی ئێمەیە لە کاتێکا یەکێکە لە بنەما زۆر زۆر گەورەکان لە کاتێکا یەکێکە لە سەبعی موبیقات وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باز لە عقوقی والیدینمان بووکە هەندێک نمونەیەت ئینسان قێز یاخود بێز لە مرۆڤبوونی خۆی ئەکاتەوە ئایا ئەکرێ لە ئەوروپایە طبعاً ئێستا بانگەشێکی زۆر هەیە گەڕانەوە بۆ ڕۆح گەڕانەوە بۆ بەها باڵاکان بەس بە شێوەیەکی گشتی ئەکرێ بوتێ ئەمانە جێگەی خێزانەگرێتەوە ممکنە خۆی لە ئێستا لە ئەوروپا و لە وڵاتانە ئەیانەوێت دەوڵەت دەوری ئایلە ببینێت بەڵێ ئەو ڕۆڵە ئەسپێرم بە دەوڵەت بۆیە تەنات یعنی ڕۆڵی ئایلەیە خێزان ئەو نەکەم کردوێت و دایک باوک بۆیان نییە تەوجیه مناڵەکانیان بکەن بۆیان نییە ئەفکاری خۆیان بۆیان نییە مناڵەکان لەسەر ئەفکاری خۆیان بخێ فێریانەکەن لە قوتابخانە شکات لە دایک باوک شکات لە دایک باوک بکەن ئەسڵەن لە دایک باوک بۆیان نییە باسی مەسەلەن خراپی جنسگۆڕینیان بۆ بکەن ئەلمانە یان دایک باوک بۆیان نییە مثلا بڵێن فلانە خواردن خراپە فلانە مەسەلەن هین خراپ بەڵام بۆیان نییە پێیان بڵێن جنسگۆڕین خراپە یان لەورو زۆر بەنەوعێکی سیر دەسیان پێداوە ئەلمەنە و مناڵیان جار پێش باسمان کردووە بزانم یا مناڵ تا 18 ساڵی ئیجازەی ساقی پێ نادەن ڕێگەیان زۆر شت بکات کەچی ڕێگەی پێدەن لە مناڵی ساوایە جنسی خۆی بگۆڕە مەسەلەن یا دایک باوک بیانوێ جنسەکەی بگۆڕن ئێنوێ لە ئەوروپا ئەمەیان کردووە دەوڵەت بێتە بەدیلی خێزان بەڵام تا چەند سەرەگرێت تا چەند بەشرێت بەشرێت بەرەوکوێ ئەبا ینی ئەمە هینەکە ئەلوایە ئێمە جارێ نازانانی ممکنە جیلێکی تر دەرکەوێت کە بەشرێت بەرەوچی ئاقارێک ڕۆژتە و تووشیی کارە ساتێک کاتەوە کاتێک کە ڕۆڵی خێزان هین بکرێتەوە بۆ پاراستنی خێزان یانەمەی کە ئەو پرسیار ئاماژێت بە ئارەسی کایکرام بکەن من ئیزافەیەکمێ شوەیە کە ئێمە مناڵ حقیقەت ئێمە زۆر زەرورە باسی یعنی بە دراساتی ئەکادیمی علمی باسی غەرب هەڵسەنگێنین بۆ خەڵکی بۆ نەوەکانمان یعنی ئەو متمانە کوێرانەی کە مستەقەفی ئێمەیەتی بە توێژەرە غەربیەکان وا ئەزانن کە زۆر نەزیهن وازان مەسن لە شوێنوارە لە مەسلەی شوێنوارە هەرچیەک ئەڵێن ڕاستەکان لە مەسلەی دارونیزم هەرچیەک ئەڵێن ڕاستەکان لە مەسلەی مەسەلەن ئەوەی علاقەی بە بەشەرەوە بێرچێکن زۆرێک لەو بەحوسانە ئەبێ ینی بە ئەدلە بیسەلمە بۆ خەڵکی کەوانە ڕازگۆنین یعنی یەکێک لەو نمونانەیە کە یەکێک لە مؤسسینی یەکێک لە دامەزرێنەری فکری جێندەر کابرایەک ناوی جۆنسمانی بوو عالمێکی طەبیبێکی نەفسانی بوو عالمی نەفس بوو ئەمە هەلێکی قۆستەوە دوو مناڵ دوانە بوون لە ئەمریکا دوانە بوون تووشی هین بوون خۆزە مناڵ لەوێ خەتەنە ناکرێت تووشی التهابی پێستی زەکەریان بوو بوون بردنیان بۆ لای دکتۆر بەتیا بێ عملیات بکرێت فعلەن وایە فایمۆسی پێوتری حاڵەتێکە ویست عملیاتی کردێکیانی یعنی لێ چووکە خبریان نییە خەتەنەوەشت ناکەن و پێستەکەش ئاوسێ و سوورە بێت وینە بێ بۆ خۆی سەری زەکەری لەگەڵ هینەکە بڕێ ئەم عایلێ بۆیان بێ بە مشکلە سەردانی ئەم دکتۆرە نەفسیەکان جۆنسمانی ئەم خاوەنی فکری جێندەر بووە یەکەم کەس بووە کە فکری جێندەری داهێناوە بۆکو ئاەت قونەبی باسیەکەم لەینێکی ئەوە گوێم لێگە ڕاستەکەی ئەم پیاوە هەلەکەی قۆستەوە تێمە باشتری شتەوێ ئەم مناڵە بکەنە کچ ئەتر طبعاً محاولاتی زۆر کە دوای طبعاً نەجاحت نایەنێ ئەو مناڵە هەر بە مناڵی جلی کچی لەبەرەکان فێری ڕێکردن و قسەکردنی کچانەیەکەن فێری بووکەڵە شتی کچانی بۆ ئۆکرن قژی درێژەکەنەوە یعنی تێکڵی ناو کچێ بەڵام کوڕەر تێکەڵ نابێ و هین نابێت لە ئەگات ئەوەی کاتر تەمەن هێلکە گونەکانی لێەکەنەوە زەکەری لێەکەنەوە بە تەواوەتی بۆ مەرحلەی خەنە ژەر هۆرمۆنات توشتووە ئەو عایلێ تەسلیمێ و دکتۆرا بنیانی بەر لەسەر ئەساس متمانە دوای طبعاً مناڵەکە لە 4 ساڵیە ترەڵێ ئەگەر ئەم جار بنبەنەوە بە لای دکتۆرە انتحارەکەم ئەو وەختە دایکی حەقەتەکەی بۆ باسەکە ئەتر دوای وردە خۆی کاتەوە کوڕ
بەڵام سێرکەلوەیە کە ئەو جۆنسمانیە یعنی کتێبێک ئەنووسێ لەسەر تەجروبەکەی خۆی کە گوایە و تەجروبێکی ناجح پێشکەشیەکە دوونای مستعاری هەر باسی و عایلەیەکە بەڵام بە دوونای جیاوازەوە دوایم کوڕانە ئەم کوڕەکەم کتێبە بینێت خۆی مقابلاتشی لەگەڵایە یان شتەکە مۆسەقامی مقابلەی لەگەڵایە 2004 ئاخری خۆی انتحار بەخۆی کرد یعنی خۆی کوشت یعنی ئەم دکتۆرەوە جینایەتکار بوو ئەم دوو مناڵیان کە بۆ ئەبرد کە دوو برابوون لە عیادەکەی خۆیان دوو لە دایک باوکی مارسی جنسی پێکردن بەس بۆی ئینان بکات کە با بڵێن تەقبلێ بکات کە ئەو کوڕە ئەو کچە ئەم کوڕە دوایی ئەم کە زانی کوڕیشەوە اینجا لەگەڵ براکەیە کە دوانە بوون و هین بوون ئەو شتانەی بیرەکەوتەوە هەر تووشیان تووشی نەخۆشی نەفسی بوون ئەم کوڕە ئاخری 2004 خۆی کوشت ئەم کابرای مکافە کرا وما متحدە مکافەی کرد کتێبک یعنی لە جایەتوی محاسبە بکرێ ئافرەتێکترێ ناوی هین بوو ناوی سیمۆن دی بۆفار ئەم ئافرەتە مامۆستا بوو ممارسەی جنسی شدودی هەبوو مارسەی جنسی لەگەڵ زۆربەی کچەکانە کرد تا یەکێ لە کچەکان شکاتی لێ کرد دوای فەسڵ کرا و ئافرەتە گیرا و فەسڵ کرا دوایی وما متحدەی دیسان و باەخان پێدا ئیسرائیل ساڵ لە 1970 بین بوو مکافەی کرد جایزەی قوسیان پێ بۆ ئەدەب لە بواری ئەدەبە یعنی ئەبێ ئێمە بۆ خەڵکی بتوانین بیسەلمێن بە ئەدلە بۆ خەڵکی بیسەلمێن کە باحسینی غەربی توێژەرانی خەڵکی لە بوارە ئینسانەکانە بە تایبەت حتا بگرە بوارە طبیەکان بوارە ئەم بوارانەی کە علاقەی بە عەقیدە و بۆ جۆرەشتانەوە بۆ خەڵکی بسەلمێن کە ئەمانە نەزیهنین بەحسەکانیان خازعی ئەجندای سیاسی و ئەجندای فکری و ئەجندای دینی ئەکەن و زۆرێک لەو شتانە ڕاست ناکەن ئەبێ بۆ خەڵکی باسی یعنی باسی حقەتی حەزاری غەربی بکەین لە ڕووی قیەم و لە ڕووی باهاکانیانەوە و بەرەوکوێ ئەچێت ئێمە باسی ئیجابیاتی مجتەماعاتی خۆمانیان بۆ بکەین یعنی وا نەزانین هەرچی لای ئێمە خراپە هەرچی لای ئەوان هەیە باشە لە خۆمان لەم هەزیمە لەم عقدی لەم گرێی شعور بەخۆ بەکەمزانە ڕزگار بکەین و بسەلمێن ئەگەر ئەوروپا و ئەمریکاوانە لە بواری تەکنۆلۆژیا پێشکەوتون بەڵام لە بواری ئینسانیە لە بواری قیمە تایە بەرەوداوخانە چن و وەزەرن بە سەر مرۆڤایەت دەستی خۆش جەنابی دکتۆر و هەروەها مامۆستا ئیکرام کەریم هیوامان وایە کە پەیامەکە گەیشت بێت ئینشاءالله لە بەرنامەی ئایندەیە باسێک تایبەت دەکەین سەبارەت بە جێندەر و لێکۆڵینەوەی لەکەین بۆ ئەوەی کە هەموو خێزانەکان هەموو تاکی کۆمەلگا تێبگەن کە جێندەر چێ دەردێکە و چۆن ئەوێکە خێزانەکان لە بنبێنێ و تاکەکانش هەڵوەشێنێ سوپاس بۆ هەموو لایەک تا پێگەشتنەوەکی تر خواتان لەگەڵ